هێشتا خەڵکی هەرێمی کوردستان پێکەنین و بزەی ڕێکەوتنی 11 ئازاری لەسەر ڕوخساری لیان نەچوو بوو، بەڵام ڕژێم پاشگەز بووەوە. خەڵکی کوردستانیشی بەبێ جیاوازی وە خیانەتکار لە قەڵەم دەدا. قەڵاتزی ئەو کات ناوەندی کۆبوونەوەی شۆڕژگێڕان و خوێندکارانی زانکۆ بوو. لەو کاتەدا قەڵاتزێ جیاوازتر لە هەر شارێکی دیکە زیاتر خوتوکەی ڕژێمی دەدا. هەر بۆیە لە بەیانی 24/4 1974 بە 4 فڕۆکە بۆمبی ناپاڵمیان بەسەر شارەکەدا باراند و خەڵکەکەیان خەڵتانی خوێن کرد. ڕۆژمێری کوردی شایەدی دوور و داوی گرینگە لەم شارەدا. یەکێکیان بۆردومانی ئەم شارەیە کە لە 24/4 1974 ڕوویداوە و ئەم شارە خەڵتانی خوێن کرا. ئەوەی تریشان 8 ساڵ دواتر و لە هەمان ڕۆژدا یادی ڕاپەڕینی ئەم شارەیە. دنیا دیدە و شاید حاڵانی قەڵاتزەیە کە لەو کاتەدا هەڕەتی گەنجیان بووە، بەم شێوەیە باسی کارەساتی 24/4 دەکەن. قوربان من ئەو وەختەی کادری حزب بووم، جەولەم دەکرد بۆ هێنە بۆ ژاراوە ئەوانە لە جەولەدا بووم. دارە 3-4 شەو بوو بەتر وڵاتی دەتوڕاوە پێش 24/4. بەڵە زانکۆ لەستێمان ڕاهێنایان بۆ ئێرە بۆ قەڵاتزێ لە انحیساردا بوو. زانکۆ لە دوای حکوومەتی عێراق هات دوسێ ڕۆژ لەمەوە پێش ئەو تارە دەتوڕاوە بە تەوڵاتیدا و خەڵکەکە زۆر دەتوترا، زۆر دەترسا، ترسی ڕێنیش بوو. مش ئەو وەختە کە تارەکە دەتوڕاوە لە ژاراوێ بووم، کادری حزب بووم، لە جەولەدا بووم. دەهاتم بۆ قەڵاتزێ لە ڕێ سەبری هێنا، کە سەبری هێنا تم نەخەتەرە گەڕامەوە بۆ دەخناوە گوێزیلەی. گەیشتمە دەخناوە گوێزیلە، ئەوجا تارە هاتن تارەی عەلیوشن، ئەوەی کە ناپاڵمەکان هەڵدەگری بەڵێ 3-4 بوون، هاتن ڕاستەوخۆ لە قەڵغەزیاندا لە زانکۆ و ئەوانە. لەو وەختەی کە لیان دەبوو بە تەپ و تۆزێک، ئەوجارە من خۆم گاندێرە تمزانم چیت بینی کە هاتی بوو؟ عەرزت کەمێسا قوربان کە دیقەتمدا وێلەیە ئەو عالەمە هەموو کەوت بوو، بریندار و کوژرا و ئەوانە. هەندێکمان کۆکردنەوە لە مزگەوتی خانەقایە، بردمانمە بۆ پێماڵکێ، بەس تەر و لاق و دەست بوو، تەر و لاق و دەست. وتمان مامەستا تەڵقییان دەدەی، مامەستا مەلا حوسێن لە عالمێکی زۆر بەقووەت بوو، لە پێماڵکێ مەلا بوو. تێوە تەڵقییان ناوێ بڕۆ بیان شەن و شودنیشی ناوێ، ئەوانە شەهیدن و گۆشت هەموو پارچە گۆشتن. ئەمن چێ تەڵقیندە؟ ئەوە مەوزوعەکە بوو، مەوزوعی قەڵاتزێ بەم شێوە بوو لەسەر زانکۆکەی بوو، کە زانکۆیان لێرە دانابوو، کە زانکۆ لە قەڵاتزێ درستمان کرد و ئەومان کرد، حکومەت بە ناپاڵم لێیدا. ئەمن بیستمەوە بە پێی بیستن، بە پێی بیستنەکەی دەڵێم، ئەمن بۆ خۆم ئاگادێ نەبوو. کوڕی ڕسووی حەماغای مەزناوێ، ئی مەزناە بوو بەبێ سەر دەیگوت هەڵدەهات، گوێلەیە سەری پێوە نەما بوو بە تارەکەی. تی ڕستوم ئەوانێک مریەمیش وە بوو، خەڵکی وانە چێ بوو، ئەحمەد مریەم خەڵکی بێکوڵۆیە بوو، ئەویش بەبێ سەر هەڵدەهات. گوێلەیە بەخواستی و 5 کەس تر کەسی کوشت. گوێلێ بەجگە لە بریندارن، بریندار وشتیوە هەمەکانەبی و ئەو جەماعەتە وەکو مەلاوی ئەچیدی بە مەیتەکان کەوتبوون خڕیان کردبوونەوە. با تاقت تێبگێنم، خڕیان کردبوونەوە، هەمویان بردبوون لەسەر خەبران ناخوان. کاکە قەسب قەڵازێ بە بیردی 74 لە مەکتەبی هەرمێ بوون. چەند ساڵ بوو؟ ئەو کاتی تقریبا 15 ساڵانە دەبوو. بەبیرم لێ زۆر کێسەم لە بیرە، زۆر بە ساکی مامەساکەمان مامەسا عەبدوڵزاق مدیری مەبوو. بەیانەکەی چووین بۆ مەکتەبێ، هاتە زۆر کەتۆکتۆ ڕۆڵەکانم ئەو ڕۆبڕۆنەوە مەکتەب نییە، لەوانەیە تار ئەوشتی وا پەیدا بێ، شت هەبێ ئیدی. ئەمەش هیمانمان کوشتن باشە زۆر دەستین و زۆرمان پێ خۆشحاڵ بووین کوشتن ئەوڕۆ مەکتەب نییە، با بزان چ لێبێ، هەر ئەمەزان گرمەگرم پەیدا بوو. تەواو نەگەیشتینەوە ماڵێ. باخوای ئیدی خەریک و خانم بڕوخێت. ساڵتەکە زۆر بەقووەت بوون، وا بزانم چوار تیارە بوون. ئەگەر لێیدا لە قەڵاتزێ هەروێرانێکی دێنی دووکەڵ هەستا بەری عەسمانێکی دەمە لە مام قەسمەی بووین، هەست کەس نەدەیرا بێتە دەرێ. لە هەرێن دەپێنەچوو مامەسا عەبدوڵڕەزاق قسەیان بەرکەوتووە ماڵەکەی، ماڵێویش بەرکەوتووە.
بەس نەویان هەڵدا ماڵی بەڕێوەبەری خوێن ئەرە وڵا مامۆستا عەبدوڵزاق مدیری مەبووی مەکتەبی هەربێ وڵا بەسەر تو لە 13 سەر خێزان بۆ خۆی و ئەو کوڕە کەمەندامای بۆ دەرچوو کوڕی کەمەندامی هەبوو بە کۆڵەوە بوو کەمەندامیش بوو لە 13 سەر خێزان بوو بەخۆ خاو خێزانیەوە بڵێ 13 سەر خێزان بوو دویان دەرچوون مامۆستا عەبدوڵڕەزاق مدیر بوو مدیری خەڵازێ بوو پیاوێکی جوان چاک پیاوێکی نەجیب هەروەڵا بەس ئەو ئەولادەی بۆ دەرچوون بردومانی 24 چواری 1974 تاکێرشی ڕژێم نەبوو بۆ سەر قەڵات زێ بە شێوەیەک بە چەندین خۆناغ ڕوبەڕووی ڕاگواستن و وێرانکاری بووەتەوە لە ساڵی 1970 دانیشتوانی گوندەکانی بناری قەندیل ڕاگوێسران و دواتریش لە ساڵی 1970 گوندەکانی دیکەی دەوروبەری قەزاکە بە زۆرم لێ لەلایەن ڕژێمەوە ڕاگوێسران بۆ کۆمەلگا زۆرم لێەکانی بەسەسێن و تووە سووران و ژاراوە و پێماڵک هەموو ئەم دەستدرێژیانی ڕژێم خەڵکی قەڵازەی بە تەواوەتی پەست و تووڕە کرد هەموو ئەمانەش بوون بەژانی لەدایک بوونی ڕاپەڕینی 24 چواری 1970 ئێرە قەڵازەیە ئەو شارەی 51 ساڵ لەمەوبەر بردومان کرا لێرە بەخێر بێ 24 چوار لێرەی بەڵێ خۆشحاڵم منیش یەکێکم لە زیندانی سیاسیەکانی 24 چواری 82 کە لێرە شەید سنەوبەر و دایکە ئامینە و چەندەها بەژار بووی لەو یادەدا بەڵێ منیش بەشدار بووم قوتابی بووم لە 82 بەڵێ ناوم بێگەردە زۆر باشە من دەمەوێت باسی ئەو ڕۆژەمان بۆ بکەی یعنی چۆن بووە چۆن بەشداری کردووە ڕووداوە لە قەڵازیەوە بەڕێ پێوان هاتینە تا ئێرە لێرە بەعس بۆمان هات بە دۆشکەوە یەکیان ئەمە بووم کە بەردم پێ بوو بە جامی سیارەکەم داداشکاندم شەید سنەوبەر و دایکە ئامینە شەهید بوون ئەمیش یەکێک بوومە لێرە ڕام کرد بەو دۆڵەیدا غارمدا خوارێ پێڵاوەکەم بەجێمە گەیشتمە سەر ئاوەکەی یەکسەر دۆشکەی لەسەر ڕاگرتم تی نەڕۆی ئەمن گیرام تەسلیم بووم لەوێ ئەمری عەدامیم دەرچوو زیندانی چەند ئەمرەکەت بۆ دەچوو ئەرێ وەڵا بۆ 65 کەس بووین 65 کەس بوون کوڕ و کچ بەڵام ئەمەمانمان گرکوتمان نابێ بەربین هەتا هەموو بێکەوە بەرنەبی ژن و کچ لەو کاتدا زۆر بەشدار بوون لە گردبوونەوەخە تقریبن زۆری شارەکەی قەڵازیە ژن و پیاو تێکەڵ بووین هاتین بەڕێ پێوان بە حکمیەوەی کە لەو کاتدا کچێک بوویت پەیوەندی لەگەڵ مامۆستا سنەوبەر و لەگەڵ دایکە ئامینە چۆن بوو ئەو ڕووداوت بیرەکەوان بەڵێ بیرمە کە هاتین لێەوە بە سمبولێکەوە بە شیعارەوە کە دەمانگ و هەتایە شەید بوون دکتۆرایە ئەوە یەکەم شیعاری دایکە ئامینە و شەید سنەوبەری بوو شەید سنەوبەر لە دوور بوو لە تەنیشتم بوو والله لە تەنیشتم بوو کە نا بەردەکەم هەڵدا بە جامی سیاری بە عسماندادا ڕامان کرد ئەو لە ئاوەکەی خنکە ئەمن تۆ بێکەوە لێرە ڕامان کرد بڵێ ئەو بەر بووە و کەوتە ناو ئاوەکە ئەو کەوتە ناو ئاوەکەی ئاو بردی ئەمیش یەکسەر نەمتوانی هەر لە جێ خۆم ئاوە دۆشکەی ڕاگرتی تەسلیم بەتەواو خش ساڵ لەمەوبەر قەڵازی بردومان کرا ئێستا ئەو شوێنێک کە لێ ڕاوەساوین کۆمەڵێک بنە ماڵەکە تێدا چوون لەوانە ماڵی کاک ئەحمەدوانەوە لێرەکانە ئیدی ئەو بووە برینێک لە جەستەی ئێمەدا ساڕژ نەدەبووە بە ئاسانی ئەو کاتی مناڵ بووین بەڵام کە هاتین بۆ ئامادەیی بیرمان لەوە کردەوە چۆن ئەو تۆڵە لە حکومەت بکەینەوە کە وەختی خۆی قەڵازی بردومان کرد و وێرانی کرد شارەکە دوای 8 ساڵ بەڵێ دوای 8 ساڵ دەکات چاکم لە بیرە 8 ساڵ دەکات بەڵێ 8 ساڵ دەکات بڵێ کە هاتین ئێمە ئەو دەمای لە پۆلی شەشی ئامادەیی بووم یەک ئامادەی لێ بوو خەڵازێ تەنها پۆلێکی عیلمی و پۆلێکی ئەدەبیشی لێ بوو ساڵی هێشتاکان کەم بوو بەڕاستی ئێدێ و بڕیارماندا کە بینە سەرگۆڕی شەهیدان و یادیکەینەوە بەڵێ یادیکەینەوە هۆکارەکان یەکۆی کە باسم کرد چەند تە لە بەدەبوو مامۆستا تقریبا 160 تە لە بەدەبووین کە کچ هەموو بەڵێ کوڕ و کچ هاتین بەڵام چۆن ینی پێمان چوونێ منیشێک بەوانە پیان گوتم بڕۆ دوو سێ قوتابی با بە کۆمەڵ نەیەت دایری ئەمن پیزانی بە وەزەکەی لێ ئێمە تووشی شکست و فەشەل دەکرد بەڕاستی هەستان دوو سێ قوتابی ناردمان بۆ ێرە بە کوڕ و کچەوە بوو کۆڕەکە بە شریدی حەماسی لێ درا لەسەر گۆڕی شەهیدان لێرەکانە خەڵکەکە تەواو زۆر ئەو نەشیدە چی بوو بیرتماوە نەشیدەکان لێرەکانە
زاد سرودي وأنا أقول الشهيدان بولي دلالي لكانا وهروها عندك شان متاف مع لي دالي لكانا بويتري ما دستان دوا حكومات دواي هستي كد ورد دهاتن ألو الرباعي إيرا وهروها أو الرباعي قردي حسن وهروها قلات وردود أخوان آمادة ذكت بلا ما توقعي وما نكت كبوشي واللي ما نتمن هم تمني جنزي تمام وش صالو بعض صالو بتاع نوز صالو بصالي تداوين براسي وكاتي بار حلقة هاتين بويرك أنا بلا مشبو ناو تكب ترسو توقان وأنا دايري أمن براسي تعدايش الزور بأدبو بشرف أنا نكت لتلبو لو شو أنا كلا زوش وأنا كراو خلاص ايش دور النوب ولا انا جنزه كان بيان ناخذ مثلا كاتك مكتبي كان برد بودا هاتن قصينا شيرنو تعليقو شتينا بس ذكرى ناوتك اوزبو لترسو توقاندن ناوتك اوزبو دراويشتي او بابتش سيل دايق بو رابريني صالي 1982 كاليرا كورا كبسرا كورشي ما تمنيو دوای بڕیار ماندا لێرە کانەوە چی بکەین بۆ ئەوەی کە خۆ پێشاندانەکەمان تووشی شکست نەبێ بگەینە ناو دام دەستگاکانی حکوومەت و بۆ ناو شار باسی ئەوم بکە دوایەوەی کە بڵین بڕیارتاندا کۆ ببنەوە بڕۆن بۆ ناو سەردام و دەستگاکانی حکوومەت لە ناو شاردا دواتر چی ڕوویدا چۆن ڕۆشتن ئەلێرەوە دەستمان پێکرد کۆمەڵێک سرودمان دەگوتەوە بەرەو سرودەی شەهیدان بوو هێزی گەل لە بننا شەهید بوون دکتۆرایە 24 جێکەڵپەی سەجی هارە گولە و پەت و سێدار ئەو شارێکی زۆر حەماسی ڕق بوو زۆر گولە و پەت و سێدارە ناترسێنێ ئەو شار هەموو جۆش و خۆش بوو بەجددی ینی وەک سەرخۆشیمان لێ هات وارە هەمووی کە دەڕۆیشتی کە هێزەکانمان لێمان نزیک بوونەوە زۆر شپرزە بووین چکە حاڵەتەمان نەدی بوو گەنج بوون و بەڵێ گەنج بووین بەڵام یەکێکمان لەگەڵدا بوو تیکڕینە با شتێک دروشمیشکە بگۆڕین الجنود إخواننا الفاشي ولا أعداؤنا واتا زنديا كان برامانا بلام دكتاتورة كان دجمني إما أو وكو جورك ولوي خوب تام باريس نوربروتان نبنوا حقت أو كاتي كوش ما قلت انضباطا كان دستيان لي باراسين انضباطي عسكري بنا ما مستصر الرأي ودروش ما نشتان بخير هنا برامبر بسرباز كان بلام موان هر بلاماري واندا بلاماري عندين بلام تحديك باشرين بلام دائري أمن واستخبارات دستان ندى بارس يديو بو كشكان بحقد ترسل لحالتي أو ذاك كشكان بو بزيق وهرو أو شتان براسي أو شتاني كم أو باسي لكن بس هذه زورا سنة بلام بقول لنا رودا وكان دابي شتيك قلبي ناكي براسي يدي شكلك سكان مسألة كلا بال كرايكد على شو سس نوبر اللي لاقي لك إلا برد كجير بورك هەڵدێ رايكسبو ناو چۆمی ئەو ما لێخن کابرا شيء بوو بە سمبوڵی ئەم بەڵە ئەو جات دایکە ئامینە لەولاتر ئەی نەشت ئەوش من هەر لێ شەهید جەنابیشت لەو ڕووداوەدا بەڵێ ئەمن کە لە دەری سەرقەبران بووم لەوێ تۆزێک ڕۆیشت مووی دی گولێک ئەمیش پێکرام کە پێکرام مەستم کرد مچۆرچێکم پێدا هات بەس نەمزانی گولەکەم بە کوێکەوتووە بەس هەستم کرد کە مچۆرچێکم پێدا کە ڕۆیشتم لاقم هەڵدا لاقم بۆ لە عەرز نەچەقی خوێندەرەکانم پڕبوون لە خوێن پڕبوون لە خوێنی دی ڕۆیشتم تۆزێک لە شەر ڕۆیشتم هەتا گەشت بە ناو ژاو شتێکەوە هیچێک هات ئەفسەر بوو پێی گوتم دەستی ئەوە بەرز کردم دەستی بەرز کردم دایدایەوە توی خەلی ئەموت ئیدی زۆری قسەی ناشیرنی و نابەجێکت دوای یەکیان تی وەرن هەڵیگرنەوەی لە بیرمە سارێ شۆرتەی هات جێوێکی سەوزیان پێ بوو یشان لێوتی عەلیەوە تا دەربێنە سلێمانی خەڵک سلێمانی بوو لێرەکەوتی عەلیەوە تا دەربێنە بێنە ئەو بریندارەکە ڕاکێشە بۆ قاچی ڕاکێشە و دەرگاکە دامەخەن و بە قاچی بربێتەوە خوارێ بیگرن بەڵام وەڵا تا خەستەخانەیەکە چوو بۆ خەستەخانەی لەوێ کەسوکارم هەمووی لێ بوو چۆن دەڵێ گریان و بەزۆڕەتیان ئەمەر کوژراوە لێ فڵان کوژرا خەڵکتەوە گۆچاوە سەقەبران ئەو باسی و دڵتەنیە بوو داکەم مەسەلەکە و کاتی چیدا کە چۆن دەگریا بوو نەقالێکیان هێنا بەهەرحاڵ نەقالەکە هات بە سێ چوار نەفەر خستمێت نەقالەکەیان درێژ کرد و نیشان درێژ کرد خستیان بە ناو نەقالەکەەوە
بەس جیکەژەم لە دەنجی گریانی کۆسوکارم بوو لێ سرم تۆزێک بەرز کردم نەمردووم ماوە داخلی خەستەخانەکردم یەکسەر سێ قوات خاستە دەوری قەرەوەڵەکان گرتم لە ناو خەستەخانەدا چەند ڕۆژ بەو شێوازە مایەوە دوای 3 ڕۆژ مامەوە لەوێ شەوی چوارەم شەوی بوو سعات 12 شەو بوو ئەمنێک هات مدیر ئەمنی قەڵازێ بوو لەگەڵ 2 نەفەری لەگەڵدا بوو چەند قەڵازەی بوو ناوی ناڵێم تیوێنە مخەریب عومەر سەر ڕێەوەی کە بڵین ئەو تاوانە دەبیر نایە ئەو ڕووداوانە دەبیر نایە بەڵام دەبینم لێرە هەموو مێژووی قەڵازێ و کارەساتانەیەک بەسەر قەڵازەدا هاتوون بە 24 شەوە ینی لە بەوێنە دیکۆمنتت کردوون ئەگەر بچینە سەر باسی 24 قەڵازێ دەبینم وێنانەمان بۆشی بکەیتەوە چۆن کراوە چۆن تابیل لە چی دەکەن دیارە ئێمە هەمومان بە تابلۆ دروست کردوتەوە هەفتە ڕووداوی شاری قەڵازەیە یەکێک لەو ڕووداوانە 24 ئەمە قەڵازێ ئەوە قەڵازەیە لەو شێوازە کەەوە قەڵاتەکەیە ئەو کاتی قەڵازە هێندە گەورە نەبوو ئەو دەوروبەرە بوو ئەو شوێنانی قەسپشکران هەر ئەو ناوچەیەک دەوروبەری گەڕشی کارەبا ئەو منتیقانە بوون دیارە ئەو تارانە کە ئەوها کاتی فرەدانی بۆمبەکانە ئەیدی ئەوە یەکێکە لەوانەی کە سێ بۆ 4 تارەش بوون بەڵێ بەس ناپاڵمەکان گەورە بوون ئەوە بابەتی زانکۆیە کە زانکۆ کەو کاتی لە سلێمانی ڕاگوا زانکۆی سلێمانی گوازرایەوە بۆ قەڵازێ دەستپێکی ئەو کاتەی لە زانکۆیدا کات کۆمەڵک خوێندکاری زانکۆ و مامۆستا تێدا شەهید بوو لە دوای 24 1974ەوە ینی قەڵازێ بە زنجیرێک تاواندا تێپەڕیان کۆمەڵک تاوانی بەرامبەرکرا کۆمەڵک ڕووداوی تر ڕوویاندا تا 24 1972 یەک لەو ڕووداوانە کە لە وێنەخاندا دەبینیم ئەو کۆمەڵ خەڵکەیە کە گول لە باران دەخێن ئەم ڕووداوە چۆنە ئەوە کۆمەڵک ئەو سێ تابلوێ دیارە کۆمەڵک هاوڵاتی گوندی بێگەڵاس بوون ویستیان سەردانی گوندەکان بکەنەوە بەڵام لە ڕێگا دانگرن کە دانگرن هەر بێ دادگایی و بێ هیچ شتێک هەر لەوێ ڕمیان دەکەن ئەوە هەفتەی 5 ساڵی هەشتا تا لە نێوەڕاستی تقریبا 24 بەڵێ ڕاستە خۆر و داواکان زیاتریان وەختە بڵم لە مانگی 4 و مانگی 5 بوون ئەوانەی بەسەر قەڵازیات یەکێکتر لەو تابلوانە کە سەرنج ڕاکشم ئەم خەڵکەیە کە کۆبووتەوە دوو دارەمەیتیان لەسەر شانەوە بەڵێ ئەوە ئەمە وەرزان ڕووداوی 24 بەڵێ ئەوە لە ڕاپەڕینەکەی 24 دایکە ئامینە و شەی سنەوبەر شەهید بوون دیارە سەرەتا بمۆقەت لە ناو مزگەوتدا نێژن لە بەرەوەی ڕژێمڕەکان نادا نێژێنەوەوانن لە دوای ئەوەی کە دەریان دێنەوە مەراسیمێکی تایبەت بە دەڤژەنین و ئەوانە و دامن بۆ سەر قەبران دیارە ئەو کارەسات ڕووداوانی قەڵازی عەفدە کارەسات ڕووداوە ئاخر کارەسات کورتەکە کە لە 2011 ڕوویدا هەتاکو ئێستاش ئەو مەترسیانە لەسەر کارەساتی کۆمەڵکوژی لەسەر قەڵازی هەن بە هۆکاری ئەوەی کە فڕۆکە ناوچەیەکی سنووری و فڕۆکەی تووشیاوانە هەموو کات لێرە بەڵام ئێمە هاتوین ئەو ڕووداوانەمان هەموو کۆکردەوە قەڵازەیەکمان ئێستا لە بەردەستدا و دەستکەوتووە ئێرە قەڵازەیە ئەو شارەی سەرڕای ئەوەی لا ڕابردوودا تووشی چەندین ڕوودا و کارەسات بووەتەوە بەڵام وەک دەبینن بە پێوەیە و نەکەوتووە قەندیل و مامەندە و کوڕیس و ئاسۆس و کێوەڕەش 4 وەرزی ساڵ ئەو شارەیان لە باوەش گرتووە و جێی ناهێڵن لە دەستێ قەڵازێ هەرچی بنووسم هەر کەما